دور نخوار كرمر نخوار دي هاي عمر أو قندي خو معنا كاك الله هوارجي قندك يا أو قندي أنا بدي فيها حصل مكان صبر باش ولا تشيش مدورة تشيش من راسه أنت مش هتصدقي ولا دي ما بدي دي ولا دي أنا أحكي ده هجرة دي بسم الله مكان دي أردن دي كاتش ساق يقدر كبا قربان استاديوم هو دي تساوكم الدبر القدري هنا والدرس الحمد لله او قيش مهارقي خو والله يصدها بين قلت يا أورستي هذاك بنت ما ردا وانا قادر ما كاش بنتو او لا هم زاردني او هاب سومر مو عندي دور كيديتو زانا ماري ما محاوزي شات نواس شي جوري تنزاعر بوا هيدا برد برد دقوزة هيدا برد شيش مارك الريق بخطا باركش ساقي ددم كل الشعب هذا سرت ساعة ما محاوز كوي باشي وارد ساشي ما بخير بيرو أحوالتان كوا انكو هب زربون بزر اولو هنا هات نوت صار 5 سنه تان سول كردو تسبكم كاكا تسبكم من داركان وموازنين هم حتى السريدات الشيان خوات تخوا عايش مرد أري والله ما شاء الله تهرجنا تشي دايني راس دمريتا تسبكم كاكا والله يا وصي مجنني بثواني منك أري بابت كوا والله بتما اخوان الحمد لله يا ربي باش بي كره ما محيز والله باش باتنو اما هربو ما حرس يا خانينغو قلب الصبر او همو كره لجي هاد نازان ما هدك كرك دا تشوي ايوا مار تصور تسيديتي اري بخواي خباب الزور بير نبوا والله برمت نا باشا ايه ده باشا مجات سبارو ساقي دم فقري وراس دمك البيش دك باشا بقربان دليك الريمالي كم ديار من ها او هاتي نوا هواقي خومان خمنا من انا موت بخواي هدي هر دبي ايه ده باشا دي خوافيس هدي جيران لو زيرانا بتسو خبري بدو مبام بقرعان بريم ماري ما محاوزي هاتي نو قندي يلا كرم يلا بشينا أنا بابا بزني السبين وده سوب اللي ما مش كره كرم خو قازمة لعردي نادي يدور قابلة ولو برستيون ما كاقراوك كره كرم بششري لا شعباني بلاد بس هم روجا كلا شيء بابا كذا بتقاني لا والله تتسيب كراوك ما تم قناتيش دابي هلا وما ابو اتراوا حوالا جيبا بلا يا الله يا الله كرم بشينا تو بريتسا وماري ما محوزيش هاتنو ماري ما محوزي قلت بس يا والله الو كل ما حياتها علي بخواي او براسه يا مقصود لي والله بس باشا مكان لها ولا كان خبري دروم بلاو كرديتو كل هيش ساعات بعض نبو خبر ده شيء هناك تجيب دمن حوالي ببلا كاتي ديارنيا ايه طبعا او زبرتسا او بس سر دير ركبو يشتا ناورو كجما دبرب يا اخي دريجي خبرك يا ويا قوتي خمتان نبي قوتي بخوا هلا بدرينغو قوتي ماري اوش برين ونس واحمد وانا همو ديروا يستا مثقف وين مثقف تيراي انا بركرتي بني اون برندا ايه تدوي قلم يلا صبر شان انا ابو كليكس يلا برشي بو كاكا فير اقرب وين هندق لو خويا او زهاتينو ادي خويا ثاني هاوتي زارانا لو دار عقلي اللي انا عقل شي ديان بس يا كاكا ادي هذا ما خرمانيا كرم شعبان امن اختيار ما تون لمن باشر نازاني لو خاطري او خداي بابا كاين بروي لو باركين كرم او قندت تيكتسو كوري والله تيغنسو قلت تازا وآودان دبتو بزاتو نازاني بس يكون آودان بتو كرم وش يشيانا دينا تنگاي اون دا تنگاري انا ناو حرامة چي دانا بو وابزانم برنزي با تنگاري دخون يعني هم مستقبونا بتو عادي اما شربة دستي دخوين دبينين بزانين ويا ونيا اوه ماري حويزي هات نو قندي كرة والله هاي بين صار او قندي اسرحتي كردبو والله دبي حمو تازه بارك الله ماري حويزي قنت تازه تاكل يكسو اوه كرة والله قنت خوش
بخير بينا ومام حبيبي كنا باش نوسع تاكل خدا لي دارو من دار كنا باش والله يبقى تمام خوي باش ان شاء الله مام سلام حبيبي وكان جيناتنا بخير والله الا نيراني وكرم قيشتيني تزي نكسك بخيراتني كرديني نكس شقوتي فرمولاد انا ماري ما اخبار بخير بيا اخبار سلامة يا ربي وشاني انا مام والله حبيبي اول شوخاني والشوخ بخير بينا وسط ساو كوري اويا كوري كوري ما معويا اويد ريتشيش قفا كزو قورة دي ما شاء الله قوربوا قوربوا الاخوي بس زياد بكرو هذه بابتكو بابت طيب مزاي ما حيز او هزوهاتنا بالرواب كشيوم لو تندكرت لا الشيء ما كرم هربري بابت بخيراتك ما مكلومه باش ترى ان شاء الله نسمو اري والله دابرو خبرين هات جمعتو اوكي بوها دلي قرب انا استوزاري ما حيز رواب قولون استو كاك ايشي تساوكم حق قولوا مني تاني تربو صانا بنخن كاي درم فرصة بودا باش يوك مام كبايا بس هو بهيز رانا قايشتين بيرادا جاي اصل كبي بريب كنا مرقا بابا ما مرقينا خونا ما لهاولين بيزار بين لمرقي سريب عمد اخوي بقرعانا وما كان مرقي يعني والله ده باشا ده دوروا تمشي سيدي دوروا درم اليوم مارينا تشندريا او ماريان ليراني الناس انت ده توبي بري بقربا درم ما حيوز دركت انا كمولوتا دركت سامك ليه قري دركت سامك برو خبرت شباب ده بقرباني او تبرسرك كل تبرو اي ورا شالح ورا شابه ما عندي نبي سرسام عريتو لپرمێزی دەزانی وەنیا كورة دواز لپرميزي بينا عالم خريجي جيزة خريجي هيترتو هر خطبة پرميزة وخريج كرديا دەوەتلو هەم شۆشی اخي الاخبار بريتيا چیە ما حيز بخبر ما مدارو هاتو دەزانم ئاگام لێ شيجة شيلة قرا هنايتي وشيجة كيو بيسو كيو بيسو كرديتو او ما شاء الله حضر نهاية مشاكل دەزانم حبز ورا اتو بخدا وندنا عشرين شيجة هوندا جوا ايه ديتم لا بيش دركي برداقة او شيلة من عشرين كم ورم نقلي ئەو لۆتوی هینە او دو حبز لقيت شيجة كي بحر دو شان قوري انقرتبم امن يان دبردا زوري دبي الا هني وراني نماري ما بيقول ناني ناخم ايشم يا مصاحب ايشم دەنامام حەوێز دەزانی چی بە من گۆ گوتی وەڵی شعبان خوا دەزانی گوتیەوە لەبەرن گۆ هاتیمەوە گوندی بزاتیش لەبەر تو گوتم لەبەر من گوتی ئەرێوەڵا گوتم سەبەب گوتیەوە چیژەکەم پێ ڕاگەیشتێت زاعیر بۆ گەلە جوانیشە دوودیاش خراپە ئێستا گوتیەوە حەز دەکەم چیژەکەم بدەمە تو خەوبی خزمەتیشتان کات و نەداکردمە و نەژنەکتان هەیە گوتی بە پێشکەشین گۆبی کورە بابە نامەوە گوتی بە قورعان دەتەوێت ئەگەر نادوای مشکلێکی پیا دەکەم يلا خير ئەوجە بەتەمایتیشە برێ دەگوتی ئەو دوارێ بینیشمان نابی ببینێتن يا الله خير او هاتي كردبين الشعب اللي هكا ودرس بيكر مارد بقرنا جيت سخو سوك لكن ما حبيزي دنا تازه بهردو شاقوري من عندك بخوبه بابي او قوري عندك قلت له بنا اخوات قلت بيم ناكري من قلت ما كبيم كلا باش الشاهد مو ئەتۆ امان قەت ناستا عقرم كو دە باشە من ئێستا دەچم بزانم کو دەبیتن دبر امانتي خويا عیبە بەخێرات نەچیان بکەمەوەیان دبر امانتي خويا بزعما تسلكدي شعبان درم برام عند خو سوق مكه امانتي خويا بي اقال خوبي کوێ دەبڕۆ بە خۆت گەلە قورسگرانی دەفەرموو نەسەعاتی منیش دەکاتن هەرێ باشە دەبی وایە لە ساڵحی کردبی ئەو ساڵحە ناشرینە یعنی من هەندە جوان و کەش خەمە بۆ حسابەبی دەبی بمخۆن دەبا بچم بزانم دبرو شيش مردي برنانكم لو عاز كداي زوبا دمرم لبرسان زود زاري بابا مش لك ترى دوستم ده زوبا شيش زوبا درنگا داي زود زاري بابا مش لك ترى دوستم ڕۆژ باش بام حەوێست روحتي روج باش يا توش هەرە کوی باشی ماشي خوشي یاخوا بەخێر بێنەوە سەر چاو منتیقەتان ئاوەدان کردیتەوە باوەڕ بکە دەرەمە ڕۆ لەوە هەر ڕووناکە كباب دوت خبري باب ده وەڵی بامەوە نازانم چ کورسی دروست دەکات لیفکەی دروست دەکات دە قۆهۆڕەچیتی لە ژۆرێ نەبیتەوە هذا باش اخوا قوتي ده او تسيو بلا ميزه دست ئەو ڕۆژیە من خۆم بشوم ئەو پەلە مێزەڕاز عاتڵ دەبی باك ده زور دموري ها وەڵی چ بکەم گوتم عیبەت جیران هاتیە لەمە دووە جیران بە خۆت دەزانی ايوه خۆم پاک و خایان ڕابگرم وەنیە هذيك كرم ئەو عیب نەبی قاعدين السنه طبعا تو بزانە چەند باش لێ دەزانی اري والله خوي بس ستە ئەوە ناوی چییە؟ او شوخان چیزما شۆخان ئەرێ دادی لۆچی شۆخان شعب وەڵی ناوەکی ڕێکە لوتس يعني یعنی ناوەکەی خۆشە ام بخو ما ندير ما هديت بيسا ناوتيا والله من نام شعبانة خوش أهلا وسهلا او زيران معنا خوالنا وداويدا باش بابا زيرانة ذاتي زيرانة دبروجر تشي استاج ناسي مكتبي؟ ناسي نا والله محاولة بك بتي مكتبي ورا لا مكتبي وران من هرنيا
ناوەڵە شتانەمان نییە کاکە بڕۆ ژۆرە چیشم ئەو زەمام حەوێز گوتم لە پێش دەکەینەوە سەرمامامی بچینە ژۆرێ دابنیشین دوو قسەی بکەینەوە خۆمان وەنیە سوال فەنچی بکەین باشتر نیە وڵای خۆشە بچینە ژۆرە فەرمووی چی؟ نا بڕۆ بە بابت برێ لەگە بابدە زۆرە آخر دەزانێت چێ بابم وا بزانم نەخۆشیشە و ڕوتاقەتی نابی گوتی ئەمنی بەوەفت نار خۆش فایلۆ دەدا خۆش فای دەدا بڕۆ کاکە بڕۆ بزانێت چەند باشێ دەزانی حیبە طبعا والله چی بڕدەی گەنجین بابتادە زۆرە بڕۆ ژێر بڕۆ نه دەی بڕۆ باب بەڵام مێزەکە دەگرە بڕۆ دەی تووشی مشکلەشمان مەکە زانە تووشی چ بەرایشی بوویمە خەی خوا بتگرێریە وەڵا ساڵگەری دوازدەی مانگەی خەو خۆراکی لێ هەراسان کردوون ئەو لەکەیەوە خەوتی ئێوارەیە منەکانە بێبەزەیانە نەمەمناتو ئەو تێ کوژگەنەوتیان بابا مالي حبس ياتينو ما حبس بخيرينو او حبيز زيدايا كفين صار او قدي بس يشتو عالم بجينا وسايد ابو استسريان قلت بخيرات بخيراتي هناك يسالك خرافه من دالك كان خرافه باش كابلا باش بون باش ايه باش بكسلو ديت دير بوندك عميان بارك البار ايه بيصل على العفر قيمه بابا شنو من بيت بابا قرآن أو حوزة ديتيا بلدي نا حوزة كيتاران نا يك ساعات بس سميري تويدا هرقو تخبر أسيا ما أدري ما أحكي لك زور أزوج تجدي يك علاقة بس صلاة ورزق أبو سميري كان يتويدا أري والله بانيتو نبينم حوزة نبينم شكون أولادك كان شخرافة نعم لا بابا باش بون باش حوزة ببين هذا شيء حوزة ببين شو قلت شو لا سباب ركوب لا سباب لا سو أو كان لا دلوم نسعة ديك جلو أو جه السباب بابا ناس يا الله يا الله دورة من نازم له هندك شل دبتو نكبتي قلت نكبتي واني صافي هندك زوامي بزواني وقري امروي لماري مام حويزي بكم دا خوانا بماري وهو نقريتن لو من درا حيوانات أما تسلا حيوانات يبشو كاكا لمارنين راوة السلام عليكم السلام بخير يا مام باسي باتي تاجي صالحي والله بسنخم وقفات بريالة ماري بان أولا مارنين أبرام لمارنين يقولون نمو لمارنين بلوغات فقير أنا تتسن تصورين قوانك قلت مرة كاتو أخ كل والله لو أنا أستمعون تنبي قلت يا بقايلات ضرورية حفلة أنا هنا زامسيا يلا إذا بخوي شعبان همش خوزر بيني يبي بماريان بس لكن بزوري من هنا قلت انا ماشي انا ما عندي انا كوازيتي عندي دبرون برونو بس بابا باش كما هو نمد لمالينا بيت مود لمالينا وانا بزعل بابا در ما كنا ماري بس شعبان يدي بابا الشعبان ده زاني شعبان لماله كاكا زيراني منينا عم بخوب دي فقير انا زوا بيانيش رويشتن سارش ايه ده بابرون بخير بزي من يسر ساو منين انا براسي شعبان تخوف برا بس ودعكوا بامو ناقص سردان كين دبرون بخير سن أنا والله لا بابا لو قلنا إنه تبصر ما كذا تسمى ماري ايه تخكك كلهم تخكك لا حول أتو كاكا دكان تيكسو قلت أنا هلا والله تسني شو بينا خوش بو بابا راسي بابك والله قال باشا لا دامك هو أيوة رجع بالفريق يعني كربردي دو جيس شو ورقص نمكو بابا أنا مارينا ورا من كريك ورا من أدينا مارينا هذا أول الشوخانة أول الشوخانة زرقت كباشي شخان باشي لا خدوا بيجوا وداك ما ماسك داك فرمو لا خوف ساعتك وقت ولا شو ندري بيوم من وقت هذا جرم خون بس يعني
مشغول کردەوە وەختە ڕقمەوە ئەوەندە چاوم جێڕاتوو منەدیت لە بۆ دەمەدەم ئەی تۆ شعبان کرد لە ماڵی نینەوە ئەو درۆ لە گەرێمە والله بابا من تازە فرموا بابا انا شويه فرموا يا اخوان خيرا فرموا ئەمە ناچم بەس بابا قەی ناکەم بڕۆ دەی مشکلە نییە دەفەرم بابچینە ئەتو چ شتێ بردی لە بڕە دای کرا بڕە ئەخەر عیبە کو دەبینەوە بڕە لە مارێ نینە بڕۆ دەی لە مارێ نینە شەرمەزار بوو شەرمەزار بە قورعام چم بام باکە فرمو باشی کوی باشی هذا فرمو او جيران ما بالقديم يا اخو بخير من زرزاوة ميوان هذه ميوانك هكا دريبكم يا الله ده فرمو داشي كوري بابا هرشي ولا قرأت ميواني دوي بروح جوري چي جوار دي هي تخمة علی بابا ئەوە شعبان سێ ڕۆژە مشەوەش والله توزام كرم جيجو لي جي فيها كردي لەسەر سەردە سوورەمانەدا والله بريم لو كرم دەرێتە قوفەلەقە ضيع سطح بابا هەر دەبی ئێستا بچینە ماری مام حەوێزی كنا وكرموت ما حويز ده تشي شد ما عنده زۆوەرە کورە عیبە عیبەوە زیرانی مارۆدان ماری مام مەحۆی لەو سەری ڕاببەخۆی و بە ساڵ و بە خێزانەکەی بەغار هاتنەوە بە خێراتنیان دەکەن ئەمەش دیوارێکمان بینە ئێدا هەستە با بچین عیبە محو كيف خوتي لو خد بعد مستمر ده بقى بيروزي خوي بما حبس زۆرە کورە کەینە زیرانەتیەوە دەبی لە ڕێی خۆی استواز من هنا تو ايه ماما يا بخير بس سلامت بیا كنا باشن والله زور باشین الحمد لله هاتی قرأي يا خو باش بن يا خو سلامت بن كاك والله امنج استراحات يمكن ماري خوم هنا وقندي ايونيا تشتيلنا وشار والله بيزار بو من دار كان شو معزيان لينا وبراستي انه يعني نسعتهم كدنا كاك تزيد انا زياد ندان بردينا انا مارا شدو لديا كوتري موتري بالسوار ساعات خوي نتام بينم ويا هەستە با بڕۆین درەنگە ها نعم كرم نعم قلبم همو جان ده كان تازه لسه رزيهات ستا بچینە وێن دەرێ دوو قسەی دەکەین دوو قسەی خۆش ڕاست سادە بیەوە واز لەو قسانە بینە نعم كرم وازم ليبينا بە گۆڕە چی داکەم دەی لا حول ولا قوة إلا بالله العظيم وي أقر أو صندرنا دخوار سالي ديش ما ندرسو عتوودە هەستە يا الله ولا صابر قرر معوصني يا الله دەبڕۆ دەی دەزان ئەو گوندە داوادان کردەوە دەیڵۆبی سەتی یعنی ئێمە وتمان ئیشەڵار دەگەڕێتەوە ان شاء الله بو خدای پێ سار بلێر نەبوو قەنەعات کە بێ سەر دەسوڕم سەری لەبیر کردی بابە لە شاری وەرە لە شاری لەبیرم نەکردە نا بێ سەر دەگەڕام سانکووە بەخێر بێنەوە سەر چاو ئێستان دەکرد لە شاری شار خۆشەیە گوند والله هالشاركة خوشترا خۆشتری چییە والله هاد خوشترا لقوندك هير باشترا دێلان گوندیش خۆش بووە و کارەبای هەیە لەخوا بە زیاد بێ ئاوی هەیە خەڵکەکەی باشە خۆشترا ئەمە هەر لە گچکەیەوە لە شاری بووینە ئێستا بابم ئەمە بە تۆبزی هینایەتەوە ئێرە ئەمە کەسمان ڕازی نەبووین ئێوە هەرتا منداڵی بوندەکەن ئەخە قەیدینە خۆ بە منداڵی ئەمە چوونێتەوە شاری بەڵام لێ لە شاری گەورە بووینە ئێستا شاتنیەکان هیچمان بەدڵمان نییە حەزمان لە گوندی نییە بەشکەم بەدری دەبیدا پێ برێ گوندش خۆ لە خۆی بەژێ بێ بەشکەم ناوەدام بێتەوە گوند ئەرێ پێم گوتی ئەتو زۆتە فلینەک لە پلەکە پوینێ مارد هو صديق قلب شطان يا تا بس او كروم نال يعني هم قلبي تاوني انا تاوني تساعد ان شاء الله تساعد ان شاء الله ئەدی وە کورتان ئەدێ وڵات تاقانەیە خوا لێت نستێنێ خۆش بیە خۆش بێ توش يا خو بخير بيستر هردو تساوم هاتي يا خو بخير بي هسا كروم هستا اصلا ده ايبي ندي من نخوش الناس تاتو بروبين هسا والله مشتاقم ياستا تبڕۆ دايم صر بو هستك سياستا تو عندك ايبي ئاڵمان نییە کواتانە نا والله ئاڵمان نییە هەستا باسینە ماری مەیەکزیکانە ئاوی بینی نەستا خۆدانیشە داشا داشکرە عمر خۆدانیش يا اينا نيتوش هم قمنا كل اسمها ايبين ها برون دي دز دنا تنك برون ايبين دي لكاني هات كرون دي كان دي زومن الحمد لله دەبڕۆ مارۆدان دەبڕۆ تو كرم شعمان والله ناعم دبع نفسي كرم کورە خەعیبە گوتی لا دەبی بێ إذا أتو بتني برو من ناعم کورە گوتی بەبی بابت نابی بێ يكون بلي باب للرزية لە ڕەزیە خوا وەختی ڕەزی ئێستا دەبڕۆ دەی بە پێشم کۆدەی هر دبيب باطل هر دبيب باطل ئەوەشێ ما شاء الله عربی خێر ما شاء الله ماڵمان دەڵێ مەولودە هەروانەکە یەک بەشور دەکەوێت شنو أنا كرم ئەوە کوڕی مام حەوێزینە ئەوانە ما شاء الله قوربونا أول شيء ورث الكرم مانجو دەچینەکانی ئاوی دەینێ بابتان لا مال يا بەڵێ
دەبڕۆن ئای بینون کوڕمەمە دەچی نەکن بابتەم دەبڕۆن دەی ئینشاءڵڵا نانەوە لە ناوکانی اللهم آمین هەر سێکیان دەخنچێن ئامین دەبڕۆ با بچینە ژێر دوای ئەوەکەش بگرنەوەی کانی لە پاشە خۆتە دەورن یاخۆ بەخێر بێن یاخۆ بەخێر بێن کوونە باشم چاکن یاخۆ بەخێر بێن یاخۆ بەخێر باشی دادنشی یاخۆ بەخێر بێن یاخۆ بەخێر بێن سەر هەردوو چاو بەخێر یاخۆ بێن. بەخێر بێن هەستا کوێ هەستا وەرە دەست پێ هەستا هەستا کرا ئیشمانێتش دەزانم خۆماشی کودەری هەرزان بووە خۆماشی خەسووتەکەی نەجاریا دەرێوا لە بازاری تەزیلاتەکە یعنی تەزیلات هەستا بڕۆ لای لە بەخات تۆ هەستا هەستا بڕۆجێ خۆت هەستا هەستا تو خۆوەنی میوانێت تو هەستە کاکە لەو مۆزوعانە دەکەم هەستە کاکە هەستە کوڕ مەرە شعبان چی شتێ لە ناوژنە هەستا توش بڕۆوێن دەرێمان من ناچم دەوەرە کوڕ مەرە تو حەقت چێ دەوەرە ئێرە دانیش لێرەش تەداخلی ئیشی من دەکەم دەبڕۆ دانیشە کوڕم ناشە ئەوە دەزانی چیە وەرە ئەولە لە پێش دەکەینیا یەک سەعات بەس زەمی توی دەکەین وەرە ئەولە کوڕم وەرە ئەولە بابەکەم وەرە ئەولە وەرە لای داکەت هەستە شیشم هەستە دەی بڕۆ دەرێ وەرە لای داکەت یاخۆ بەخێر بێنە ئەوزا سەر هەردوو چاومان حەوێزە تو کوی والله بەتەمان خۆیان بۆ کوونە والله بەتەمان یا ڕەبی باش بن یا ڕەبی باش بن کوڕەکەت کووە والله باشە الحەمدلله ئەوەتە حەسوود ئەمری درێژ بیا ڕەبی مندار کوونە باشن والله لە خوای بە زیادی ئەوە چەند جار بتبینم لە دەرکەی لۆ بابت نەدەینە ها یان بە تاختە نەدەبی دانشم یان دەبی بە جوملە بێتەمارم خراپ وەختی ئەم جغارێت ناچێت دەزانین چێمان بگرە بگرە تۆ خەرچی زۆر دەکەیەوە هەمووتان پێکەن حەسوود ئەو زەلامانەی دەرێ هەمووی تو بوون ئەرێ والله خوا لێم بستینی ئەرێ والله ئەوانە هەمووی منن ئامین یا رب العالمین شەستەکی زۆر چاکت هەیە ئەو ساڵ دوورینەوە ئەو ڕۆزە چەند باشە هەمیان تێبەدا یان لێرە شینایی چۆتیان پێ بکە مام حەیدەر دەرم شەعبان لۆ نانێرێ ئیشە جۆتی پێ بکەین ئەوە بنێرم باشە تو وەی نەسیحەتەکەت لۆ بخۆ ناچێت جۆتی لۆ ناسی سمامن لەبە پەرەمێزی پێڕا دەکەم ئەتوار پەرەمێزی تێک دە و کاکە یاخۆ بەخێر بێن سەر چاو شەوێ لێرە دەبینێنەوە ئەمە هێوارێ والله کاکە دەبینێنەوە بەخێر بێن سەر چاو ئەرێ والله ئەوە مالە خۆتانە ماڵت گەلە دوورە شەوێ لێرە دەمینێەوە ئەوە تەماڵت لەگە مام شەوێتانیوە شەوێمە دۆمینەی دەکەین ئەرێ وەڵا وەڵامی دۆمینەی نازام کوڕم ئەمە کەرەمستانێ والله بابم لەگەر حاجێ بەس ئێمە دامەمان کردێ بەس فەقەت ئەوەتەرەکە مام ئەو زەبرێت چ بابەوە چێمە هاتین نییە یاڵڵا پێشۆی ئەمە بین پێ ناکەمە منەوە ڕۆزغاری پێ ناکەم من هەردان نابولت پێ نەکەم ئەو زەبرێت دانیشە ئایبە وتم ئێستا ئەمەش دێن گوتی لە مارێنینە تۆ بڕۆ بێ لە مارێنینە ساڵح وەی گۆ گوتی لە مارێنینە بەخوا درۆزنە زۆر زۆر ئەمانە دەکەین گۆمادە ئەوەتە با من دەزانی دێگۆ ڕۆژینە دوو ڕۆژە چینەوە شعبانتی لە ماڵێ نین لۆ یعنی کوڕی من درۆی دەکا دیارە حازیەتونە ئەتوینارێن بەس کوڕەکە درۆی دەکا ئەوە شعبان دەرێ ساڵح وەی گۆ نا شعبان کوتی شعبان کوتی ڕۆزە کاکە ئێمە دەڕۆی والله دەڕۆین بابە وەڵا من ناڕۆی لۆ نا وەڵا بیتم نافەسە لەگە شعبانی بەردەستا بڕۆ برام بابت خەوی دێ بڕۆ حەسەنە پێش خۆگۆ هەنارتە نەیالو نەخۆش هەجی بابا یاخە تو دوو قسە لەگەن نەکرد هەستە بابم هەستە با بڕۆین هەستە کوڕ یاخۆ بەخێر بێن یاخۆ بەخێر بێن سەر هەردوو فەرمو چاو تۆ دانیشە میوانێ دانیش سەر چاو سەر حافیز یاخۆ بەخێر حافیز بەخێر بێن سەر چاو یاخۆ بەخێر بێن ئەگەر شتێکت پێ دەوێم دوای دێمەوە دەبڕۆ کوڕم دەبڕۆ ئاسمان لێ ئەمر درێژ بێ ئەمر درێژ بێ بڕۆن هەی ئاوا بسنەرێ وەڵا یاخۆ بەخێر بڕۆ پێش باش پێ بگەین والله مام عیدەن خوا دەزانی نییە بەخۆم سرم چەندێشە زیاتر هێشە لە گارەگاری ساڵم شعبان تو جارێ ئەوانە ناناسی تو بەمرێت چ دەکرد لە شاری چت نەدەکرد وەرە وەڵی چم دەکرد لە مارێ لۆ جادەی لە جادەی لۆ بازار لە بازار لۆ ماری کورە بابە ئێرە لۆ تو باشتر ئەدی درم داکەت مرتاع بووم ئێستا لێرانە بەخوای نییە ئێستا ئەتۆ هاتیەوە گوندی گوندەکە ئاوەدان بوویتەوە
لۆ خۆت لێرە ئەوە لەگە بابمە و لەگەر نازانم چێ مەحۆبەکە چی دانیش نێژنایە نابینی منداریشی وەچی خۆی یعنی هەندی سعاتن وەڵڵاهی ئەمە بارمان دەکرد بەس باش بۆنگۆ زوو هاتنەوە لۆ ئێمەش بارمان نەکرد بە تەماش نینە بارکەی خوا عمر درێژ بی دەستت ماز دەکەم یا ربی والله خزمەت کاتم یا ربی یا ڕێی مام عەیدەر ئەو کوڕە تەمەن درێژ بی سلامت يا سلامت کە یا ربی هەندەستین بڕۆین کوڕم ئەمەش بڕۆین ئەرێ وەڵا کوڕم دەبا بڕۆین درەنگە و ئێ باشە لۆ هێوارە لەک نەمە نابن مەمنون ئاوەداوی دەمایە ئەمان گۆ داوەتکەین مام حەوێس ئێ دەباشە ئەمەش وا چاوەڕێی دەنجین گۆمە شیدی وانە تازە هاتنە گوندی بە یەکجاری یا خۆ بەخێر بێن یا خۆ بەخێر بێن سەرچاوم یا خۆ بەخێر بێن سەلامەت بی یا ربی يلا ده لا ما بتقول يا الله سەر هەر چاو یا خۆ بەخێر الله وحافظ ئاوەدانتان کردەوە ئیشاڵڵا 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 عەمر درێژ بی مام حەوێس بە خۆت دەزانی ئەمە زیرانیەکی یەک دیوارمان لە بینە عەمر درێژ بی کوڕم هیچ بنەتی تێدا نیە بە خوددای هەموو ڕۆژێ یعنی سەرمان لێدنەوە نابی یعنی جیرانەت ئیشاڵڵا مندارانیش بینە و باشە ئیشاڵڵا ئیشاڵڵا کەی نێدێن وەڵڵاهی هەر خوا بکە لەو یەک دوو ڕۆژەی مەجالێک بی بە تاختە نێ دێم یا خۆ بەخێر بێن سەر هەردوو چاوە ئیشکەن ئەمن دەمێق لەو گوندەی مرتاع بووم خەرک وەچیت زاران نەمایە باسم کە بە خراپە ئیشکە دەی دارێ بابە و دارێ نەکەی نەعام لێرە بیچین ئەریکا سۆران سۆران لە چێ سۆران ها سۆران لە چێە نازانیت چێوە چوە دەی زوو بن ئەوە دارم لە هەولێرە لۆناردینە ئێرە چاوم سپی بووە هیچکەن دەی یارمەتی تااقەتی یارمەتیم نەمای هەموو هاتمەوە مارێ دەرمە خوشکتان نانەش چاکمان لۆ حازرکە دەرێم بێزەحمەت چاونی کوی ئەحواڵ باشی باشی سەرچاو دەرێ ئاویشتان دێتن هەدی لۆ ئاوی مەنایەتن ئەرە وەڵا لۆ خێر بێزەحمەتە تا ئێرە نایی لۆ وەڵای دوو قسەی پێم گوتن باشی بەڵێ فەرموو دەرێم کوی باشی ئەوجا گوتم ئەوە چی دەری کەستان لە مارێ نییە باش بۆ ڕۆقام و قاپشتەکانش شوژۆنیە ئارە وەڵا باش ئەمەش کەسمان نیە قاپان لە بشوە ئێستا تو لە ماریمە بای گەلک باشتر هەر بەخوا مارەکە ئاوەدان دەبوو لۆ کەستان نییەنگۆ ناوەڵا ئەگاتت داکەم نەما ئەدی خوشکت خۆشتیشم نی نیکبەتی ئەمەی گرتیە ئەوجە دەرێم ئەرێکا ئەو بابێت برایەکان چیوە چوینەوەنە چوت ناڕازی لە بیرتە دونێەوە چێمە هاتینە میێوانی خۆش بوونیە وەڵی بەزەوە ئەوەی دەزانیت لەمەی تێکدا ماری ساڵ حۆچی ئەو کەچەرە پیسە هاتبوون یا هەڕاز مەوزوعەکانی لەمە تێکدا و نەماتانی دوو قسەی خێر بکەیت هێچ بکەم ئەو میقڕۆبە هات لە بووە لەزگا لێ نەگەڕانە دی تهدیدی کردم ئەرێ بەسەری تو ئەو جە گوتم یعنی ئەوە گوتمان دوو قسەی خێر دەکەن بە زەویش لێ نەگەڕان نا ساڵان دێنیە لەکەن ئەو خەرکەی لە گوندی بەس باسینگۆ دەکا کورە ئەوانە ئەو هانە ئەوانە نازانم خراپن دەیگۆ وەختی خۆی ئەمە دەرماکردن بە شاب گوتی مام حەوێزم گر نییە هە بە شاپێتە هەولێرم ڕەوا کرد گوتی مندارەکانی گچکە بووم بە کەس نەدەوەستا زوو گوتی راتن لە ترسانی دیە تا 5 ساران گوتم تا 5 ساری نابی بێنەوە ئەوە بوو یعنی ئەو ساڵها ئەوی چاکەتەکەی لەبەر چاکەتە ڕەشەکە ئەوەی دەگو ئەو کوڕە گوتم حیبە ئینسانی باشن دەگو ناوەڵا دەگو ڕویان مەدەنێ بەستخوا لەکنەوی باز مەکە باشە چکە من ئەنگۆم خۆش دێ بەڕاستی حەزیش دەکەم ببینە خزم بەخواستە بابمانەم براکانم دێنەوە تخوا بەڕاست ئەرە بەخوای دێنەوە ناوێرم لەبەر باب نارم بابم دڵی زۆر پیسە تخوا ئەنا هەر ناڵی بێمە دەرێ ئێستا ئەو لێرە نیوە پەلەشمەکەم شوشتی هاتم دەبی بڕۆمەوە ژوورێ دە باشە مادەم ئاگات لە خۆبی باشە ئەگەشت هیچت پێویست نییە دە باشە بەخێر بەجیم لێ توش بەخێرچی ئاگات لە خۆبی باش مەمنون سوپاست دەکەم مەمنون بەخێر سەرچاوم
شانس مانیه شانس مانیه شانس کن نما نه لو قلنا شانس ما نما كاكا ما عندنا بكرة صبر واخد ورانم لبن راهر قريني كونا باش ساكن يا رب بخوا قوة او تصير دستان كل هلا ايش دينو انقو ايش هذه من دارك انت اولاد ما نشناكه يشناكه والله شناكه والله والله انا كل اخوي بس زياد امن حصاي مو من دارك كان الحمد لله اوي خرق باسي ذكرت من داري من اوانا ماينا تيجي من دارك انا مثال اخويا خليش الرزينه اقام عليه كوفم لي اخوار كردي الحمد لله قصر داني خزمان وبرادران ودوستان دك تيش ثانيه يا باشا خو حافظ لي باش ما محو ما محيدر لو رجعنا وانا هاتنا كركان ما نشناكه زلاغن لو باشا تبي لبركتك يا النبي ابي لبركتك انا باشا تبكي انت والله تبكي بابسنا الشاري بيبتالي قول والله ملم باركين برو او مال خرابه وبين صالي سنة الشاري او هلا اللي هذا وعباجونا ديار الشاركه باش تبرك تيجي عقلك كان بردني يعني ديار اللي قلت كوات تيكتونا نا اولاد ما نشدك نيز دبيني وصلك دبيني فكري تواونيه حلو يان دسين يان دبي بس نصيحه يا كان يام سن الشاري والله ناس والله ما محيد الناس هتهلناك دبابرم تو خلاص بيزارهم دادو بيدار دبابرم دبابرم يلا دبابرم وصلنا نادي نرمك وصل ما دي ولو بخد على نادي لا ها لا أول شيء يرش كده زي جلسة كمان زور خوزنا مارينجو دانش تقول بس زانيت يا أي رجو شهاتني مارينجو أو شعبانة كسرنيا كسرك أصلحها أونيا لبرا من نما تندوق سلق باب البكين لو خير والله ما هاتوا من السردان يقول بخاتي توات بخير انا قهات نسبو او زيد كاش زاينسيا شعبان لو قندنيا زمزمي توا ويا وشيتو لو تويتي باسي ما تكرديا كوباسي نقول كرديا اتو باسي ما تكرديا سم قوتيا قوتي تد اما اوان ما ندر كرديا اما انكو ما در كرديا انكو اما تاندر كرديا او زات من داربوي اما بخو مارا كم لقباب بارك روش بيصار بيش يستسونا وليري رازك من اوي نازه ما توقصت كرو دارش كيس لقى منك خوله منك جيني لا والله حياتي ما تلوها عصبي دي حزك وري ايران دانش نعم لكن دانانش بقول عند هذا نشي سما في دمك ايش دانش شو دي كم كدرم دي قصبته بري مور دانش دانانش ملادي دي ساكنه كتر جرور دي دارش كنا ما بدبينم ها اخر زار بيبي وبرد من كذا جاي والله ما اقول عشان وتشي والله ما حدا ما بدبينه ورينا بابا باي جلسة بدي راوسة كرم راوسة وقت ونية جلسة بدي بابا خو داي دمي باش كم في شكر على ما بحيدر بخو سبخوم لا بخو وبرد بخو والله ناخم ديما ايرا ورد دور ايه يكوجا السلام عليكم السلام ورحمة الله السلام أري هو باو هو بابا أول سبيني وكرم لسر رمبي راقرتي لكن بيتاري رمبيت كرم صار روشة زوينا أخوة يدبان أخوات باش كريش دزاني عيبك إلى تسبو لا تسبو بيتار لسبيني ولا سر رمبي تمشى كري دكا لدو ناوچي دقرا ناوچي نديتو آخری دزاني لچندر ما ديتو لچندر كرم ناوچي بدستي تسبي وبو أودري ويا حيدر ده بخو داي أودري بخو أي بخو لا بابا مخو كل كرم على بخو كرم ليدر إيه على الأقل أوقات كيف أودخوي أتوراو بابا بخوي حفتك عملياتي قوي كردي يقرعوا معي دي بخو داي خو درابة سكرم لوتين مالي ما محمد ذاتني وقف مزط اللي لا دبع وش بخوم رازك بابا خو داي سنزار بيجوتي لقى عيبة مشكلة جماي مكان بابا جماي ده كم دوز علم لمرته ولا ليجري خد لخاتي أوي مدى سيشش أو تشتي بخد سكر أو كاري تي سواري والله سوارة دور داي اوه شعب بالبانو شعب اودو اوسيس غايروي دور اخذ المواز بينكم بالليل كرم قميل وادم قماها رابس او ايراس كنا بنبو شعبا انت ما شاكا استا سميرتهم ولا بنو بوت كودر بينهم براستا ها ولو هذا شنو هذا شو مدد كلها ها اي او لسه تشوما لا والله دي دور دي ولا نتيش قام كبكي مزان كره ديشتي كاك محو اتو دوراندت قينك
ئەو باو دۆڕان مەکەین دۆڕان مشکلە نیە ئەمن هەتا مارە دەسەمیشم هەیە باشە دەبڕۆ کوڕم تاچەکانش پڕکە ئەوڕۆ دۆڕان دوێنێ ئەمە دوم ئەوڕۆ ئەتوم سواني مليونات تدري كل اخوان هذا يقول حزم وين اذا متساوت هالبابينم باشلو هاي لي هات وش لقى وزاري لقى بابي وانا هات وروش لا شاري لابو قندي هلا اخوي دا يزمني ببينيتن ئەوەستاکەی کورە لێرە شكرا ئەو شتەر محاد بەخۆنیە تو تاقیبی ماری خەرچی دەکەی تاقیب ماری چێم کردیا ئەدیەوە تەماشا چت دەکرد ئەو تەمەشام دەکردم گۆ بزانم ئەو سەربانەی گول و کردتە سلااوکەی پێوە نمایە ئەزۆ ئیشی تووە ئەدی ئیش چییە خۆ تو وەستای خانینی وەستای خانی لۆ ئەدیا تو مەقسەدت چی چیەوە دەچی ئەوە ئیشی تو نییە ساڵح با پێت برێمەوە ئاخر زارتە جارێکی دی بتبینم تاقیبی ماری خەرچی بکەینە بەس بەخۆم دەزانم چت لێ دەکەم ناڵە شابان ئەدیە تو دەولدۆ بە خێر ناگەڕێت سوبێکن چیژی عالەمێ گۆتە وەختی خۆی ساڵەک لە گوندی خۆی مەحتی خۆی کردیا بابتی بە شاپان دەرکردیا ئەمان یعنی ئەمە قسەوام کردی ئەدی کو کورە منە ڕاگام لەو مۆزوع عینیە ئەدیاگە لە چای مۆزوعیە بەزەوە پێشت برێم جارێکی دی قسەی وام جێ لێبی ئەوە چێ کورێکنەوە چوی گوتی دای ڕۆژ لە بە ماری شعبانیە منەمان تا هندوو قسەی خێر بکەین کورێت بمری باشتر لەو ئارەی کورە بە قورئانە شعبان ئەم بم نەزیاتونیە قبرشی لۆ خۆم لێ دەدەم تخوا ئەرێ وەڵا خەمەزال نیە عەرد بەدەست ناکەوی هەر بەدەست ناکەوێت هەر ناو ڕۆژەکەی ماری ئەوە لێدا ئێستا درێژەی پێمەدا ئەوە من دەچمەوە ئەو زد لە خۆم دەوێت جارێکی دی بتبینم وەڵا لۆ دەبی یەکسەر قەبرێکی لۆ خۆت بەکردن بدەیت کفنەکەی لە کچێ دەینی ئەوە کفنەکە بە خۆت دەزانی عایدی چێە جارێکی دیش نەتبینمەوە دەبڕۆ دەی بڕۆ بڕۆ دە یەقەیمەت خەش بەردە ناشیرت ئەخر سوانم ئەگەر نەدەڕۆیشتی با بچم مەجارە ماچاو نەبیدەرە داڕزای شەبابم بە من دەکا دەزبە دەی هەڵدێنە خۆشتن هەبوو بیستی ئەو کوندەی جێ کردم هەڵبتم لە گەڕی بۆری سێرە خایەکەنەوە کوڕم خوا دەزانین چێ ئیشم زیاتر لۆ بکە ژنی لۆ دەینم دەی یارمەتیەک دەن دەی با پێتان برێم ئەوەی لە گوندی کار نەکە ناخوا تێگەیشتن زوو بنەوە خان دەکەینەوە تێگەیشتی تەڕەتولە و پیاز و کەرە و زیرە دەچینی ئەو جەچی شکارمانیە بە پیکەبان ڕەوانی ئەو لێرە دەکەیت باسی ئەو لێرمە لێرم نەمەکە ئەو داغە لە چێدایە هیچکە دەی مام حەوێز کوی باشی چاشی ئەحواڵە دۆزت خوا وەڵڵای بەتەماشا ئەوە دەبینی باش ئەدی شەعبان چ دەکا کوڕە شەعبان وەڵڵای نازانم چوویتە چێن دەرێ دوو داری لێدە دوو داری لە تەپ سەرچیدا ئەوەی ئەمن لێ دەدەم ئەوەی ئەمن لێرم چێ لێ دەداتن ئێدە باشە کاکە باش وەڵڵا نەکۆم منداڵەکانم وا لە ڕەزی بەردایە کاک هەمووی خان دەکەن ئیشەڵە هەفتەشکە توریش دەخۆی ماشەڵڵا وەڵڵاهی ئیشێ دەکەن کورە کوتک دەزانی کوتک وەڵڵا وام لێ کردینە سبیانەوە هەر کاکە ئەمە نەڕۆی لۆ نێژ وەڵڵاهی دەبات زۆر درەنگە دەبات ئەوەی ئەلێرە دادەنێم و لە گەڕانەوەی ئەو دەدەبمەوە سەرڕەزی دەباش ماشە دەباش ئەلێدانێ ئەوە ئامانەتە بۆ منداڵەکانت دەست لێ نادەن بەرە دەست لێ نادەن نا دەست لێدەم بەس بە خۆنزان چیان لێ دەکەن بە شەعبانی دەنم دارەکەم لەوێدانە دەباش يا الله والله ما محوز كلك ما براه يتصبكين كاك هر شرق لو زواميرش اما تو تازه جيانك ما مبر هرم اخوي والله من دالا كانت او هالا برون زور باشا ما محوز الحمد لله امش اون دم دير خرچ گندكي او زار اليوم راضي بي ان شاء الله ان شاء الله او زار ان شاء الله ما اخوي نامي خرج باي اون دي غازان دم لي ان شاء الله اما تمان دويت والله بس سر برندي خلاص بیسیتە چودان بوویتە دەستگەواتیمە لەکورهاتیمە تو لۆ ناچەوە قەرێ لە خۆدەوێت تۆپانێ بکەیت میقڕۆ بەرەوەڵە بڕۆ دەی بڕۆ لای چرت و فت و كاكا لو خاطري خداي نازانم بۆ سەد جاری شە پێی برێ دەتەڕاوەسە لێگەڕان هەندێک بنمەوە تەپەتەپەت سەریا حەزەتی غەوساوەرە هاتین بەسە بەس گەورە و بچکاتی نازانی نۆبەتی توە ئەتو لۆ ناچە سەرڕازی کاتشڵم ئاودا ڕزەکەی خەمت نەبینا ئەمە ئێستا دەچمە سەرڕازی بەزەوە چیەوە مێشکی بردم ئەتو حەق لەوەی داچی ئەتو بڕۆ سەرڕەزی ئەی هەوە ئەتو بڕۆ ژۆرێ حەقت نەبی من ئێستا دەچم دەبڕۆ ژۆرێ تو ئەخر ئەو جارە پێمەوە لە دەرێ بتبێنم بە خۆم دەزانم خەمت نەبینا تو دەبڕۆ مارۆدان وەڵڵا هی نییە
بڵێ یاڵا کەرە دەیە توش بڕۆ دەی بڕۆ لە خۆداەوە باگت دەکەن دەرێن بابێ گۆڵسیمان دەوێت ئەوە هات دەهرێ دەری بەخوای ئەوها بینێت هەندە قارە قاری ئێستاوا دەزانی قەل ناتن دەوەرە وەرە مەزال کەستان لەمارە نیە ونیە دەها ئەوە سۆندە تێل خەتەکی تازەیە بەس لە بۆ منوتوە ئەوە ئەتوو بگرە ئەوە نییە ببەکەنجێ خۆت ئێستا لە بینی خۆمان قسەی پێ دەکەین کەسیش نامان بینیتە تێدەگەی دێڵادانیشە جێ لێ ڕاگرا خۆ دەزانی کو جێت دێ چێ بەس نەکەی و ڕقەمەی بدەیە کەس بە قورآن دوای کەشف دەبین ها ئەوە بەس لە نێوان خۆمانە و مراقەبەشی لەسەر نییە ئەتوو جێ بدە عقد نەبی ئەلو جێت لێە ئێ تەواو دێ دانیشە دەی دانیشە ئەلو ئەلو بێبەردەنگت مرم دەنجی چەند خۆشە ئەرێ دەرێم ئەتوو حەزت لە چ ڕەنگە چیە ئەمن ڕەش ڕەش دەمش حەزم لە ڕەنجی ڕەشەوەڵا ئەدی حەزت لە چ خواردنە چییە ئەمن وەڵا نازانمە تو حەزت لە چییە ئەمن حەزم برێم لە چییە پیرخەنی ئێ ئەم نیش حەزت لە چ گۆشتە چیە تو ئەمن مریشک مریشک ئەمنیش حەزم لێیە ئەدی حەزیت لە چی دیشە ئەمنیش حەزم لێیە ئەمنیش حەزم لێیە ئەتوو ئەمنت خۆش دەوێتن ئەدی تۆم خۆش دەوێت هەدی کۆتم خۆش دەوێری وەڵاتم گەلێک خۆش دەوێت ئەمنیژە تۆم خۆش دەوێت ئەو جەبا پێت برێم ئەمێن ئەوە ڕۆژێکە هاتی نەمارینگۆ ئەمن لە بۆ داخوازی تو هاتە بووم بەسیا ئەو ساڵحەکە سەرە هەتیمێ بەخۆی بە بابی و داچیاتن مەزوعەکەیان لەمە تێکدا بوو بەڕاستی ئەتوو بە من ڕازی بە تو ڕازیمە تۆم خۆش دەوێت دیکۆ تخوا بەڕاست ئەدی هێدە باشە یعنی ئەو جارەگە مەجاڵ هەبیتن ڕاست لەگەر بابم لێ منە داوای تو دەکەم باشە زۆر چاکەی کەی وەڵا بە کەیفی تو دباشە میش چاوەڕێەوەی دەکەمە توش وەرە داوام هەتا میژمێردت پێ بکەم ئەتوو بەم برێ مۆئەیە دڵبەدری دەناسی چێ مۆئەیە دڵبەدری ناوەڵا چێنەوانە ئەدی فەرید لە تڕەش ناوەڵا لەوە خزمتن خۆ کاملت دەباخی دەناسی ناوەڵا کەس نەناسم لەو عەشیرەتین گوێیە ئەدی ئەساڵە نەسڕی خۆ ئەوەی دەناسی ناوەڵا ئەویش ناناسم دەوجەوەرە خۆ عەبدولحەلیم حافزی دەناسی کەس ئەدیا تو چێ دەناسی ئەمە کەس ناناسم بەسە تو دەناسی من دەزانی شاری العەسەری لە چێن دەرێ دەکەم بەدڵی تو تۆکیۆ ڤێننا پاریس ئەنقەرە سێ ئەستەمبۆڵ چێن دەرت پێ خۆشە ئەوێن دەر بەدڵی خۆت ئەوە چ دەکەی شەعبان بەهۆی نەمانیەکە پەیوەندەکەت دەپچڕێ ئەلۆ ئەلۆ وەرە ئەو نایە شتیوا دیتێ گەرم کات هەندی قومی لێدەم ئەو نایە کو ئاوی چی گوتم ئەو نایە ئەو کراوی چ کوڕم کرەوەلو ناچەوە سەر ئیشێ ئەو بە خۆی نەدەهات ئەتوش هاتی هەبەدارەکی قەتەع بوو ئەو نایە نایە وەرە بە پێش بکەوە ئاوی نینم کورە بە پێش بەبانێ بەخوای هەموو قەرت بشکێنم وەرە دەی وەرە سەرمە گوتم حی بە ئاوی بینم ئەومان نییە ئەو ئاوە وەرە بە پێش بکەوە دەی بەحەمدەی باشە کورە کوڕمە تو عەیب ناکەی کورە شەرمێن ناکەی کورە شەڕەفیان شەڕەفی مەیە ئەو چ چرت و فورت و چرت و فورت ئەوە چ دەکە دەبەستە لەو خاتری ئەو خوای دەبەستە کورە بابا من سۆندە قومە لە سۆندەی دەدا ئاو بێتنە تو لۆ ئەنتیکەی بەقەرت لە پیاوی دەگەی سۆندە ئاوی بینی ئەدی چ لۆ دیارە بابت جای بە جۆی خواردیە کوڕمەوەی ئەتوو دەکەی 20 ساڵ پێش ئێساکە من ئەو شتەم کردیە لۆسماوە بە توش عاشقاتیت کردیە نا کوڕم نا ئەمن هینام و بۆ خێزانی خۆشم ئەوها ئەدی کو ئێ بابا ئەمنیش دەیهینم دەی فەرموو ئەتوش دەهینی ئارەوەڵا ئەمنیش دەیهینم باشە چ بکەین ئێستاکە ئەخرە من خۆشم دەوێتن لەبەر هەندێک گوتم ئەگەر بچێت داخوازی لێ بووم بە خودای نییە ڕاست دەبمە پیاوە شتەوە یعنی لە خۆم واز لە مارێ دەینم نییە دەچمە سەر ڕەزی دەبێ ڕەزەکەی وەها لێ بکەم نییە خەرێک ئاسوودی ما پێ ببە ئافەر کوڕم
باشە مشکلەمان نییە ئەویشە شت لە بۆ دەکەم بەس بێک شەرتی ڕز و مەزەکەم لە بۆ باش ئاو بدەی خەمت نەبێ هەر ئەگەر بەشەوانە تو برێ شابان کوڕم وەرەوە درم ئەتووی دەوێت ئەو جەدێمەوە زۆر باشە کوڕم ئەمن موافقم تەواو ئەوجەکەینێ دەچی کەنجێ دەچین کەنجی بچین باشە مشکلەمان نییە بە محۆی دەلێن بە کاک حاجی دەلێن بە خدێری دەلێن بە ساڵحی دەلێن دەچین لە خۆمان نەکەی ساڵحی چ لۆ کوڕم کورە وەڵا ساڵحی باوێنە و مۆزوعی ساڵح بێتەوێ ڕاز نییە ئیشەکەمان لێ تێک و پێک دەداتن لۆ چی ساڵح چییە کوڕم ئەوە میقڕۆبەکە لەو گوندەی میقڕۆب وەڵاهی ڕاست دەکەی باشە بەبی نالێن بە کاک محۆوان دەلێن و شەوێ دەچینە داخوازی بزانین چ دەبێتن تەواو بەکڕی داوای لێ بکە و بەڵکو ئەم نژ لە خۆم دەمەسە ئەمار و منداری خۆم بەسە تاکەی نێوان ببینێمەوە دە باشە یعنی پیاو دەبی ئەرە وەڵا دەمە پیاو فاتیمە تو شەرم و عایەت بەخۆ نییە لۆ شەرم و عایەت بەخۆ دارزەی باشترە دارزێ باشترە ئەوە چییە تۆ عەسکەری جوندی چییە تو تەدریبی دەکەی ئەوە 100 جارە بێرە دابی هەموو خەوم لە کەتبوو لە بە تەپەتەپی پێی تو بە خەبەراتم کورە تو شەرم و عایەت بەخۆ نییە درێ کلوی مراقەبەی من دەکەی معنا ئەمن دەمەوێت قسمەتمان هەستیتن باشە هەرێ بەڕاست بەفکرماتەوە هەرێەوە کوبووی ڕۆژێ دەستیان دەگرتی و ڕاهێندە چێشە ژۆرێ بابوو کەس مام حەوێز و چیژەکەی وڵاتەنەمام حێزەوە زۆر چاکە پێ برم تازە بە پێش مزگەفتێدا هاتو دەیگوتە من شیما کرێ دەبی ئیلا نیوڕانی دەزانم وەڵا بەبێت و هەرنانیان پێ ناخورێت ئەرێ وەڵا وابزانم هەموو ڕۆژەش دەبی داوەتت کەنە تویان گەلێک خۆش دێ دیکو تا هەست دەزانی کراتیم بە سەواز لەو قسە ئیزانە بینە ئەوێ ڕۆژەکە نییە پێشوێ من بسمە ماری مام حەوێزی برێ ئێ چەند مواسەفاتی تو هەیە هەمووی باس کرد وەڵاهی ئەمن بمجارێکی ناچمەوە ماریوانش هەر لێگەڕێ هەر لێگەڕێ وەڵاهی نییە تۆرە شەیتان دەرێ نییە هەموو قەلبی بشتێنە بە قورعان شێ دەشێت خۆستانی دەترسێن بەسەریشمدا ساغ بیتەوە بە قورعان ئێستا خۆ نادەمەوە بەرکەلان لۆ دەبدەوێ بەرکەلان ئەدی عیب ناکەون دەبێت دادەی ئەدی شەرم حای بەخۆنێ تاقیۆ چەند زارە پێت برێم ئەوە ساوار بە قەتێمان کردێەوە زە بۆ سەرمایە چەند بەتامە یەکورە چەند زارە پێت برم کۆش شترمان هەیە بابچینەکە نەما یعنی ئەوە شەڕ نییە شەڕی بابە چێ دەرە شەڕە شەرنی بابە شەرنی ئەوە بینی وازای شەڕەمە مارتان خرانە بیستان کرد وازیانە بینی وازیانە بینی عربی یەکتریان دەخوات مادە شەڕنی وەرە وازیانە ینی خۆستا بە برایەکانی ناریم هورد بکەن زۆرە قورعان دەرێم نییە یەکەوەی خەتافە چێ لە ناو زجی بدەم ڕاست بیکوژم و هەرێم ڕاست لێرەش لێمیم کورە دەبڕە شەرم بخۆنێ بڕۆ ئەیبە لۆ تو بڕۆدەی بڕۆ ناوەڵا لۆ تو ئایب ئەو ماریمەیە باشە تو مارت لەو سەری لۆ هاتیێرە ئەمنش مام حەوێز گوتی زار بەزار بە پێش ماری مەداوەرە باش بەرە باگوردانە عەردی دەکوتەوە دەبڕ زارەکی دیش نەتبینەوە ئەمە زارەکی نەتبینەوە لێدەگەی کەرەکەشمان تۆپی تۆپی بەجار و جەحەندەم باب تۆپێ خۆزگات زای تۆ چیەکەی لەو کوڕە بەسە خۆزگات تۆ بردای لە دات کەرەکە بەسە بەسە بابا بابا خێرم دەرم شتێکی باش پێ برێن بڵێ نوونەسیە داخوازی دەخواز چیە بۆ چێ ئەندایک بە قوربانت بۆ چێ لۆ من گەلێکیش کەری بابا دەدەمێ ئەگەر مەسمە داخوازی ژنم لە بینی دەمە یەکەمین پیا دەزیاتێک تەنەکە ئاوی سێ تەنەکە ئاو دەبێ بچی داستە تەنیا کوڕەیە دەبێ بچی تاقانەیە تاقانەمەداکەم دیفاع تاقانەی دایکی نایەن تەواو برایە ئەوم گۆ بڕۆ تەواو نای دایکی خۆی دەچێ خۆ دایکی نەمردووە حەوێستە نەتوی خۆش دەوێت دەگوسمێری بابە دەری زەلی لێدرای هەمووەوە ڕاوەستە وەڵڵا ئەمەش حەوێزم خۆش دەوێت داستە مادەم بابا هەستە بە دایک بە قوربانت بێ هەستە خەجارێک باب نارێ بە قوربانت بن بڕۆ يلا دينا ورا خۆ بەخێر بێن سەر هەردوو چاوم بێن ئێمام حەوێزکویە تو والله ئەوە دوو ڕۆژە سەرمان بووە قەلبم دێشی سەلامەتی ئیشاءالله عەفوماکە یا ڕەبی یا ڕەبی یا خۆ بەخێر بێن سەر چاوم دەپێی برێ ڕاوەستە کوڕم سەبرێکی چبرێ پێمان ناکرێ بینە داوەتێک کاکەمە بە خۆمان نەخۆشین ئەوە نییە نا مام حەوێز ئیشاءالله پێت دەرێم ئێستا ئیشاءالله 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 بێن ئیشەکەمان لە تێک دەدەن دەباشە کوڕم دەباشە مام حەوێز دەزانی چێ کاکە چییە؟ ئیشاءالله لەبۆ ئیشەی خێری هاتی يا الله السلام عليكم عليكم السلام ورحمة الله فرموا يا الله يا الله يا الله شعبانە کەسەری لێ ولدي
تمام حبيبي سلام مرحبا بخير بيك شلون شامل بخير بين بخير بين شو اسمك برو دانشكم دانش يا الله كتسل يا الله دانش كل وقت نقول يا اخو بخير دانش ما معيده دانش ما بحيدر كوي بخيراتي باشي كوع محو باشم خوش بیا دست مازکم يا اخو بخير بين يا اخو بخير رونق تان كردو ماركم خوش بیا بخير بين سرساو بخير بين سرساو محو زور باشم باشم زور الحمد لله باشی مام حیدر هاي سلامة المفتي والله بالتمام خوي باشي بابا هاتين ايش خيري ايش خيري لو ده باشا بزارم ما معيدر تيش يابو ما معيدر خير بو والله وجه بيت بقول اما زبو ايش خيري هاتين لا شعباني هر دكتور هاتني له ايش خيري زياره والله كاكا بله با بيتام بريم بله انقو هر دكتور وشي برامن بالفعل تيجي يشتي راستا او لنقون يزيكترا وي تيجي يشتي بس والله كركتوش قصوري نكردي الا بومن ممنون تيجي يشتي والله ده بس كرمها وصبا قصتي بباب تامبريم تمام انقو هر دكتور وشي برا قبرتشي بالفعل وي بيبرسي وعد نادم ده فرق عادي هو تمام تيجي يشتي راس دكي قوتي بصالح دكام تو مبارك تامي زور ممنون قوتي بالشعباني دكام صدزا بيروزي بي عادي سك يا المهم شيكل السري من نشي وي لبرت سانقوس بين النرن والله او قوتي اوا او ايش قوتي اوا او ايش وي وي ايش انا هادي على راسك شوخان من بس هوندي همون براندي دو بابا خمن شوخان بلا بابا فرمو دورة تشيج مريرة دانشا ولا عليرة دانشا بخير بين كتير خو تشيجم او مامد معويا ناوش زور ناسكا اوش مامد عايدة تيجي يشتي او زا اوانا هرشان هاتينا لود زنابت تمشى ملك الصار برندكا او شريعتي خو بيغمبريا راستك تيجي يشتي وما كدريتشان لما عيدسكي تشتكلم لمنما استا بخود ريلي دست خوتا اتو مادام داك النمايا استا بودوي صالح شعبان هيس فرق يعني هرشان كتسلم بچيان عندكي بري اوا والله بابا بس شعباني ده كان دربي بيروز خوش بالسلامة بيبالو نمقو كرم اسمع زكام بابا انقوش درلا درمدن قسمتك اوا هاي بخود تاخير نكي هالا بو حفلي وبي شربت منو توزيعكي لا اذا ان شاء الله ما بيدري اما لبو يزده هاتم اما بس هاتم كشف تاكب زي ما نقولوا ساتني دوايا منو موسيا قوتي من قوتي او شجاع امل بخافي تو هاتي مو قلت وبرستات شجاك او زبري الشعبان سيدا قول قامني بشجاكينيا هلكم اخاصر لكن جيب ابي دنا دغ بخوا قز شي قال سؤال بامي دغ و بمنشي دغو دنا دغو اصلا دغو قلش تا غنا عقبير دا سكريتي بدل قوتم والله كويا بقينا لا وصل ما بحيد هاتي ملو ايش خيري ايه ده فرمو ايش خيري ايه تسي خيرك والله خيرك هذا ما نك سكر بدي الشعبان يو صالح عفوا بدي الشعبان يو صالح عفوا ناس انبسطوا ده ناس لا معليش لا طبعا مش هيك ترى هذا وسط لا زوبا تشيشم زوبا درانقة داي حزوني زاري روز باش ما محويط ناوش زور ناس شيشة اوش ما مدغي زوانا مامد حيدرة عفوا الحمد لله أري والله إيسا لشيناينا لنا ورزي مشغولين سرك الصصة ودا يشملو ديتينا ودا عمري عندي اشكا يا سلامة ربي يا ربي نخشى لك رشوة من بيتن كل ده بعد وقت سيب كم بلا